بآخفتن بیاننامه یان ادی دیارد به شرکت نیفبرا هیزن پککیت گل هیزن ارتش عراق ادی دروز بویه که او آخفتن طیبتی جی او بیاننامه دی برف شرکی و چند شنگالی یان جی دی چهار سر به باف پرزگریک زیرتر هم دیل سرفی مجاره پراستین برای ادریس زوزانی چافداری سیاسی جدهو کد گل ماده برای ادریس افدمی باش جاری از بحثا وی بیاننامه تونتیا ام بیجن یا پککی بکم دجی ارتش عراقی که اود بیجن ام آماده اینه حتی روپروبونا چک داری جی گل ارتش عراقی بکین چرا ما نکه وی بیاننامه هیه وی جاری پشتا پککی بکی گرمه برای ادریس افدمی باش نظانم اگر پرزگیری که دنگی استودیون ما ندو که هبه چرا سرکردن دو فرامه طیبتی جیوه مجاری بگرمتر به حسب کن چون که پرزگیری که آلوزی هر جدا ما طیبتی جی رکفتنات نیف بره حولی رو بغدای هبوی جبوی یعنی آسایی کردن روشا شنگاله زیده پککه بدش درکتینه و جاری جی جوات خسری اداره شنگاله کو سر پککه و نه بیاننامه طیبتی جی ناراضی بون در بریه اود بیشن ام حاضری روپروبونا چک دارین جی و جاری گل ارتش عراق برای ادریس چافداری سیاسی جدو که گل مده برای ادریس افدمی باش طیبتی جی از دست پیکی بحث کن پیناسه و یا جی خواندن و جبوی و بیاننامه جوات خسر یا اداره شنگاله کو سر پککه و نه چنه ما بس تاوی چه کو حاضری روپروبونا چک داری جینه گل ارتش عراقی بله زور سپاس بگو من نه نوع جبوی پککی یا جبوی در بدست پککی وقتی بیانه که وی رنگی در بخن یا جی به وی آوای دان استادن لگل واقع شنگالی بکن اجمش دیه و او ریکفتنا نافرا حکومت حریم کردستانی و نافرا حکومت بغداد باشترین عالیه کو شنگال آرام ببتن وضع شنگالی وكبري وقرتها خلق الشنگالی وقرتها سر جيهواري خواه ليه مخابني بويا دمك هشتا شابی و پککه بونه ریگر د پیشا وری کفتنه ده ناهلن افری کفتن سر بگرتن لوانه که جی ایروجی در به دست خود شنگالی بکارتینن پروتستواوی ری کفتنه دکن درد کفتنه جادا کو اوی ری کفتنه پروتستو دکنو قبول نکن افری کفتن به جی بجی کرن اکید اواجی اجندات خوی سیاسی تایبت هنه دستکل پشتوان جی لو أنا كيجي ناهلن ريكفتن سر بقرتن شنغالي دا أجرنا باشترين ريجاج بوي كو چار سريا معانات خلقي مي يلنا و كامبادا كو بتريا 85 صدي خلقي شنغالينا أو كو أفريكفتن بتجيب جيكنو خلقي شنغالي وقرت سرجو وارخوا أما أو خو سريات كو باكاكي درست كرن الشنغالي دا تمثيلا شنغالي تكنو تمثيلا خلق شنغالت كن البدري ده وقت بروتستو به شده بكن او بوا ويا اجندات سياسيه بككي وغيره ده يا اتحاد شعبي و بيقول من همو جزان شنغال دوركا استراتيجيه جبوي دوركا استراتيجيه جبوي قالك جهاتا بش جبوي او ريا حريريا كو سرتي غوتنيا جبوي كو هلال الشيعيه كو ايران بيش رنگكي قبول ناك بكذا دست کسی که غیر دار به دست توی کو دان استادن دنا براوی و سوریا و لبنان دبیت کن بکومان لو انا کیجی پکه کی رو دار به دست عنوان و ابي ریکفتنا دنا بین حکومت حریم يعني برس دريسين هو صاد بينهم في جاري حکومت بغداد في جاري پکه حکومت عراقي بمند بويا في جاري پشتوي ایران گرمن گریدای هلال الشعيط ناف چه ده يعني في جاري رنگه او حتی آریکارین دارایش ایران وی ورگیره راست خو نش حکومت عراقی بگومان اوه هیچ گمان کد وی چند دنی نش برکو حکومت عراقی همو حول عددتن کو او بنودت ناوا ویری کفتنی ده بنجی بجی کرن لی پککو و حشد شعبی بونا ریگرد پیشا ویری کفتنی ده او نخوازن بیتکن بگومان اوه جی دورت کشتا وارکی نخوازیار یعنی باوردکن کشا وارشت منطقه ده
دووبارە دروست ببن و بێگوما خەڵکێمە دەبێتە قوربانی بێت چەندێ ئەم ژیوێ ناخوازن خەڵکێمە بە قوربانی ئەم دووبارە داخوازی جوان دەکەن دەسە خۆش شنگالی بکشین شنگالی خوددانێت خۆ هەنە شنگال دەبەرەکە گرێدایە حکوومەتە مرکزی حکوومەت هەرێما کوردستانی بە لەوانەکێژی ئەف هێزن نەشەرعی یی هاتینە شنگالێدا پێویە تەفکیراوی چەندێ بکنە و خەلکی شنگالێ بوونە 6 ساڵێ وێنە دناوا کەمپادە لە ژێر سەرما و گەرمێ تحملت کن برابەز بێ ئەف چەندە و دەستە خۆشی شنگالێ بکشینش بوو و خەلکی بسەر فەرازی بەگەردە سەر جووارە بەس ئەم هەندێک ڤەگەڕین نەفتەیبەتیژی دەمەکو یعنی حکوومەتە عێراقی بخۆژی ئەو هێزین لێ دەرێ تایبەتیژی ناڤ شنگالێدا ئینۆینەت ناف ڕێزین ئارتێشێدا پارە داینێ یعنی چ پەکەکە بە چژی حەشدا شعبی بە نوکە هەم حەشدا شعبی هەمژی پەکەکەژیت ناڤ ناوچەیەدا یعنی دژی حکوومەتە عێراقیت ڕاوەستن باشە الفێری هۆسانابت یعنی پرزگرێک و ئالۆزی هەر ئەوە حکوومەتێ بخۆ چێکری چ سەروەریەکە دەسەڵاتێ وایە چ سەروەریەکە حکوومەتی بەغدای وایە ئەگەر ڕۆسەڵ کێشت وێ دەرێدەیە کێشەل وێ دەرەیە دەبووە حکوومەتە عێراقی وەختی ئەف بەندە بستۆخۆ بەگرتی و ئەو ئەوان لایانی نەشەرعیت ناوە شنگالی دەربێختن ئالیت بۆ دانابانش بۆی دەرکەفتن ئاواژدەوەری و پاشنێکیژی پێنگاوێدی هاوێتە بانش بووی ڤەگەریانێ ئانش بووی نەمانە کەمپەئان هەر ئاوایەکێ دی لێ ئەوان هەرش دەستپێک ئاوێدا وەختا دامەزراندنە هێزین بێژین پۆلیسێن نافخۆی دبوو ئەف هێزین پۆلیسا هادبانە دامەزراندن و جیبەجی کردبانە و چەک دابەوان و ڤەگەرابانە ناوە شنگالێدا و پاشینێکێژی هێزین پێشمەرگەی دەڤەرێ وجودا خوا بە هێزین ئاسایشا کوردستانی و هەوهانێکێژ ڕخێ خوارێژی هێزین ئارتشا عێراقی وجودا خۆ هەباش بووی و ئەف هێزیندی ئێت نەشەرعیت ناوە شنگالێدا نەمابانە و دەرکەتبانە و شنگالش بووی خەلکی شنگالی هاتە بە ئارامکردن لێ ئەف تشتە نەهاتەکردن شقیبەلی حکوومەتە یا مرکزی بە بژین یا فدرال بە ئەوە حکوومەتە مرکزی ئیرۆکە بۆ دەگریتن ئەوەش دەستخۆدایە نەکو ئەوێ هەنێ پێزبوونە بژین پەکەکەیان هەشدا شابی ڕاستە ئیران قووەت سەروێ چەندێ شغلتن و ئەنەما ئەڤرەیە ینی بژین جێ استراتیژی نەکەول دەستێ حکوومەتە مرکزی دەیال دەستی حکوومەتە هەرێما کوردستانیدا ژبەر و باشترین ڕێک یاژی باشترین چارەسەریش بووی ڤەگەریانە خەلکێمە یاش بووی ڤەگەریانە ئارامیە دەڤەرێ ئەوەکو ئەف هێزن نەشەرعی شنگالێ بجی پێلن و دەرکەون شنگالێدا لەوانەکەژی ئەمت بینن دەڤەر بەر و قوناغەکە خراپت چتن هەر کێشەکات دەڤەرێ چێ بتن تاسیراوێ دووبارە ئەندێ بێژن خەلکێمە تێکردن لەوە دویە حکوومەتە عێراقی بتر سەروی بابەتی ڕاوەست و بنودێت vêrê keftinakirina beyna wan û hikûmeta Herêma Kurdistanê de cîbecî bikin. Aliyekî projeyê Îranê heye ji bo Hilala Şeîk û şingal jî beşeke şûyê. Aliyê din Tirkiye çendîn cara gotiye em dê ji nîşkekê ve operasyonekê dijî PKK şingalê jî pêk bînin heta gelek cihên din jî. Aliyê din vê carê PKK xwe gotiye em amadeyê rûpirûbûna çekdarî net gel artêşa Iraqê. Yani sê welat hevrikiyan li ser şingalê dikin. Dê pêşbînî kirin hîn weke çavdêrekê siyasî, hîn weke kesatekê êzdî bixweşî ku nava şingalê da şerekê çekdarî rûpirûbûneke tund